پرۆژەی هونەری کەپر پرۆژەیەک بۆ کۆکردنەوە و کۆمەڵێک توانای جیاواز و ئایدیای جیاوازی کۆمەڵە هونەرمەندێکی ژن. ئەم پرۆژەیە کارکردنە بەیەکەوە و گۆڕینەوە و بەهێزکردنی کاری یەکتر پاشان بووە پێشانگایەک و لە گەلەری ئێستای کارگەی کللتوری نمایش دەکرێت. پرۆژێکی بەڕێوەبەرێتی گشتی ڕۆژبیری سلێمانیە و بەڕێوەبەرێتی شێوەکاری سلێمانی و بە هاوکاری کارگەی کللتور. ئەم پرۆژەیە پرۆژەی 24 خانمی شێوەکار بوو کە بۆ ماوەی 3 ڕۆژ لە جێگایەک پێکەوە لە شێوەی گروپ کاریان کرد و ئەم کارانێکی ئێستا لەناو پێشانگاکایە لە بەرهەمی ئەو 3 ڕۆژەیە. بیرۆکی کارەکە ئەوەیە کە لە هەموو دنیا ئێستا ئیش لەسەر کاری گروپات ئەکرێت و زیاتر ئیشەکان بە گروپ ئەکرێت. ئێمەش لە ئێستاوە هەوڵمان ناوە کە پرۆژەی کەپروا لێ بکەین هەموو فئەکان بە گەنجەوە بە خاوەن پێداویستی تایبەتەوە بە هەموو بوارەکانی تری هونەری شێوەکاریەوە لە ناو پرۆژەی کەپرا جێ بکەینەوە و پرۆژەی داهاتوومانەوە بەشی شێوەکاری ئەوەیە کە لە ژێر ناوی کەپرا بۆ کۆمەڵە گەنجی شێوەکار کارەکە بکەین. ئەم کارانی کە ئەبینێ لە ناو پێشانگاکە کاری 24 خانمی شێوەکارە و بە جیاوازی کارکردنیان هەر کەسێک لەسەرێکێک لە قوتابخانە هونەریەکان بۆ و ستایلی خۆی ئیشی کردووە کە ئیشەکان خۆی لە تابلۆ و بەشێکیشی سیرامیکا دەبینێتەوە و بۆ قسەکردنی زیاتر میوانداری خاتوهێرۆ کەریمان کردووە کە بە ڕێزیان سەرپەرشتیاری پرۆژەی کەپرن. هێرۆ سڵاو لێبێ بەخێربێ. خۆشحاڵم کە لە ستۆدیۆکەوە ئامادەم و لەسەر پرۆژەکە قساکەین. زۆر سپاس دەکەین. پرۆژەی هونەری کەپر چی لە خۆ دەگرێت؟ پرۆژەی هونەری کەپر پێگاتووە لە تابلۆ و سیرامیک کە 23 خانم بەشداریان کردەوە بەکارکردن و بڵێن کۆی بەرهەمەکانیش 30 کار بووە بەداخەوە کارێکیان شکار لە کاتی فەخرکردنە لە بەرەوەی سیرامیک خۆی ئەو مشکیلانەر هەیە نازانین نەتیجەکەی چێ بێ دوای ئەوەی کاخرێتە فڕنەوە. خانمان بە چ مەبەستێک لەم پرۆژە هونەریە بەشداریان کردووە؟ سەرەتا خۆی پرۆژە و بیرۆکی ئەم پرۆژەیەوە هات داوامان لێکرا کە بۆ 8 مارس چالاکێکمانە بێ بۆ ڕۆژی ژنان. بەڵام ئیتر لەو کاتەیە کە کۆبوونەوەیمان کرد لەسەر ئامادەکردنی پرۆژەکە منێکێ بوو لەوانەیە کە ڕەئم وا بوو پێشانگا نەبێت چالاکێکی تر و جیاواز بێ ئەم جارە بیرمان لەوە کردەوە کە چالاکێکە مەیدانی بێ کۆمەڵی خانم کۆبن و لە شوێنێکە ئیشکەین. ئێتر بیرۆکەکەەوە هات و پرۆپۆزلی نووسرا و تەقدیم کرا کە بووە لە مانگی سیە بکرایە بەڵام ئیتر بە هەر هۆیەک لە کورتی بووجە و ئەوانە مەشاکلی تێکە و دواکەوت. دواکەوت لە مانگی شەشە نەتیجەکەی هاتەوە و وتیانەتوان دەست پێ بکەن. ئێتر مانگی شەش دەستکرا بە ئیش لە کارگەی کللتوری قاعان ناینێ بۆ ئیشکردن 23 خانە بەشداریان کرد کە کۆکردنەوەی ئەم خانمانە چۆن بوون؟ چۆن بوو 23 خانمتان کۆ کردەوە؟ زیاتر ئەو خانمانی کە لە بەشی بەڕێوەبەرایەتی هونەری شێوەکار ئیشەکەن کۆمەڵێ هونەرمەندن خۆیان گەڕین بە دوای ئەو هونەرمەندانەی تریشکە بەتوانان و ئیشەکەن یعنی ئێستا بەردەوامیان هەیە لە کاری هونەریە نامەمان بۆ ناردن و پێخۆشحاڵ بوون کە بەشداریکەن. بەڵام ینی ئەوەی کە ناخۆشە من نەمانتوانی پێکەر سازەکان بەشداریکەن لە بەرەوان کاتیان زۆرتر ئەویست بودجەشیان زیاتر ئەویست. بەڵێ ئەم پرۆژەیە بەردەوامی ئەبێت یان پرۆژەیەکە و ئیتر کۆتایی پێهات؟ هیوامان وایە بەردەوام بێ لە ئێوە خۆتان لە پلانتانایە؟ ئێمە خۆمان ینی ئەمانەوێت وا بێت بەڵام ئەگەر بودجە هەبێت و ئیمکانی هەبێت بۆ نا. بەڵێ ئەم خانمانەی کە ئەم کارانیان کردووە لە کوێ کۆبوونەوانێ ئایا هەم ئاهەنگی هەبوو لە بینە یەکتریا یان هەر یەکە و لە ماڵی خۆیان لە گەلێری خۆیەوە کارەکانیان کردو و پاشان کۆتان کردنەوە؟ پرۆژەکە خۆی دوو قۆناغ بوو. قۆناغی یەکەم لە کارگەی کللتوری ستۆدیۆکیان ناینێ
بەشی شێوەکاری مەواد و پێداویستەکانی بۆ دابینکردن لەبێ بانیان سعات 9 تا سعات 6 ئێوارە ئیشمانە کرد. بەڵام لە کاتی ئیشکردنەکە جەوێکی زۆر هونەری خۆش بوو، ینی خانمەکان تێکەڵە بوون، سەرنجیانەیە لەسەر ئیشەکانی یەکتری تێبینی هەبوو، لە یەکتری وەرمانەگەر مناقەشەی هونەری هەبوو، ینی بە شێوەیەک تێکەڵ بووین لەگەڵەکە داوایانە کرد بە 3 ڕۆژ نەبێت زیاتر بێ یام ستۆریە بەردەوامی هەبێ لە بەرەوەی خانمان مشکلەی شوێنیانەیە بەڕاستی ئیشکردن بە تایبەت سیرامیک لە بەرەوەی قوڕە شوێنێکی تایبەتی ئیشکە کە ئیشەکە بەسەر ئەبێ فەخرکرێویشە شوێنی نییە شوێنێ نیە بۆیان فەخرکە لەبەرەوە ئیسیفادەمان لە گەلەرێکی مامۆستا نزار و سۆزەخان کرد کە ناو کارگەی کللتوریان ئەوان هەر لەو بەشە ئیشیان کرد بەرامبەر یەکبوون ئیشمان کرد و ئیشەکانژە لێ فەخرکرا بۆ قۆناغی دووهەمی ئیشەکە لەبەر سیرامیک دواکەوت لەبەرەوەی ئەوان ئیشەکانیان کاتێویست و شکردنەوە فەخرکردن پاشان بۆی خزمانە ئەمە وسمە تۆزە چالاکی هونەری لە مانگینەوە خۆشترە چکە وڵاتە گەرمە هۆڵەکان وەکو پێویست فێنکەرەوەی تیانە کارکردن یاخود کارە هونەریەکانی خانمان لەم پرۆژەیە و لە پرۆژەکانی ترا چۆن هەڵەسەنگێنی خانمیش وەکو ینی من دایم ڕەم وایە لەم هونەرێک نییە پیاوە نێری نەبێ و هونەرێ بێ مێی نەبێ هەمان ئیشەکەن هەمووشیان جوانە هونەریش هەستە بەڕاستی ئیمکانیان زۆر باشە بەڵام زۆربیان کە قسەیان لەگەڵاکی دابڕانێکیان هەیە لە بەرەوەی مەسئولیەتی ماڵی لەسرە لە بەرەوەی شوێنی ئیشکردنی نییە ئەگەر شوێنێکی ئیشکردن هەبێ یان هیچ نەبێ ئەم پرۆژەی کە برا مەوسمی ئیشکە جاجا ستۆدیۆکیان بۆ حازرکە یعنی ئەو توانە باشانە بینن ئەوانی کە سەردانی ئەم پێشنگایان کردووە ئەم چەند ڕۆژە ینی ئەڵەن توانای زۆر باشمان بینیوە تەسەورمان نەکردو کە ئەم ئیشارەی ئەم خانمانە بن لەبەرەوەی لە ئاخرەیە هونەرە ئەم پێشنگایە تاکەی بەردەوامە بێت تا 14 مانگ لە پلانتانە هەیە ئەم پێشنگایە ببرێت بۆ شارەکانی تری کوردستان بەڕاستی ئەمڕۆ لە یەک دووشێنە قسەمان لەگەڵا کراوە کاک محەممەد فەحتاح کە بەڕێوەبەری گشتی هەڵەبجێ ئەو زۆر خۆشحاڵ بوو بۆی کە ئەم پێشنگای بچێتە هەڵەبجە نووسینگەی وەزارەت لە هەولێریش داوایان کردو کە هەر بە بڵین ئەگەر مەجال هەبێ بڕۆینە هەولێریش ئەمیشە برێتەوە هیوای سەرکەوتنتان بۆ خوازم زۆر سپاس کە ئامادە بووین سپاس بۆ ئێوەش